بیرکاری بۆ پۆلی دەیەمی زانستی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 47 هەر یەکە لەم لاسەنگە ئاوێتانە شیکار بکە و شیکارەکە بە ڕوونکردنەوەی بنوێنە. پرسیاری 22 دوو لاسەنگ هەیە و لە مابەینیان ئەو هێمایە هەیە کە زۆر گرنگە. ئەو هێمایە واتە ئاند یان وە بە کوردی. ئەو دوو لاسەنگە دەبی هەردووچیان مەرجەکانیان ڕەچاو بکرێ، ئەو لاسەنگە وە ئەو لاسەنگە. کاتە ئێستا یەکەم لاسەنگ ئەوە شیکاری بکەم 2x کەم 3 گچکەترە لە 5. هەروەکو هاوکێشە ئێستا دەبی ئەمن ئەو کەم سێی لێرە لابم کاتە کۆسەی لۆ زیاد دەکەم، بەڵام چونکە لە لای چەپ زیادم کرد هەماشت دەبی لە لای ڕاستیش زیاد کەم. کەم سێ کۆسێ لەگەڵ یەک دەڕۆن دەبنە 0 تەنیا 2xەکە دەمێنێتەوە کەمترە لە 8 چونکە 5 و 3 8. ئێستا هەردوو لای لاسەنگەکە دابەشی دووی دەکەم x بە تەنیا گچکەترە لە 4 کاتە ئەوە زانیم x گچکەترە لە 4. ئەو لایەش لاسەنگەکەی دی 3x کۆچار گەورەترە لە 7. دیسان لێرە ئەو کۆچارەم هەیە دەبی لای بم کاتە کەم 4 لە هەردوو لای. کەم 4 کۆچار 0 تەنیا ماوە 3x گەورەترە لە 3 چونکە 7 کەم 4 3. ئێستا هەردوو لای دابەشی 3 x بە تەنیا ماوە دەبی گەورەتربی لە 1. ئەو دوو مەرجە هەردووک دەبی هەبی x گەورەتربی لە 1 لە هەمان کات گچکەتربی لە 4. لەسەر هێڵی ژمارەکان کو دای دەنێم. x گەورەتربی لە 1 کاتە 1 لە چێ 1 لێرەیە، گەورەتربی لە 1 واتە ئەوها گەورەتربی لە 1. ئەوە گەورەترە لە 1 بزانە هەتا چێن دەردەڕوە. پاشان لە هەمان کات گچکەتریشبی لە 4 کاتە دیسان لێرە 4 ئەگەر x گچکەتر بوو لە 4 واتە ئەوها، بەڵام لە هەمان کات دەبی گەورەتربی لە 1 کاتە تەنیا لێرە هەتا ئێرە. ئەگەر ئەوەی ئەوها دانێ کاتە ئەوهایە لە مابەینی 1 و 4 گەورەترە لە 1 گچکەتریشە لە 4. ئەوە تیرەکەش. ئێستا پرسیاری 23 ئەو جارەی هێمایەش کە هەیە لە مابەینی دوو لاسەنگەکە ئەو هێمایە واتە یان یا نەک وە بەڵکو یان یا یەک لەوانە تەنیا دەبی ئەو یەک لەو مەرجانە هەبی. ئەگەر یەکەم لاسەنگی شیکارکەم زانم دەکاتە چەند. لاسەنگەکە کۆ دووی زیاد دەکەین هەتا ئەو دووە بڕوا ببیتە 0 تەنیا بمێنێتەوە 4x لەلایەکەی دی بووە 12. 4x گچکەترە یان یەکسانە بە 12. هەردوو لایەکەی دابەشی 4 دەکەین دەمێنێتەوە تەنیا x لێرە و 12 دابەش 4 یەکسانە بە 3 کاتە x دەبی یان 3 بی یان گچکەتربی. کاتە ئەگەر لێرە داینێم گچکەتربی یان 3 بی چونکە یەکسانیشی لەگەڵا هێمایەکە دەبی ئەوهابی لێرە داینێم، یان دەبی گچکەتربی یان 3 بی چونکە گچکەترە کاتە ئەوها دای دەنێم جارێ،
بەڵام چونکە لاسەنگەکان ئاوێتەنە دەبی بچم لاسەنگەکەی دیشی کارکەم. لاسەنگەکەی دیکامەیە 5x گەورەترە لە 3 هەردوو لای لاسەنگەکەی دابەشی 5 دەکەین دەبیتە x گەورەترە لە 3 دابەش 5. 3 دابەش 5ش ئەگەر بیکەمە دابەشی کەم 3 دابەش 5 گچکەترە لە 1 کەواتە دەبیتە 0 فاریزە 30 دابەش 5 6 کاتە x دەبی گەورەتر بی یان یەکسانبی بە 0 فاریزە 6. 0 فاریزە 6 لە چێە؟ 0 فاریزە 6 واتە تۆزێک لە نیوی زیاترە. کاتە x دەبی یان گەورەتر بی یان یەکسان بی بە 0 فاریزە 6. ئەگەر دیسان لێرە ئەوها داینێ. بەڵام ئێرە ئەو دوو جێیە نابی هەردووچی هەبی کاتە دەبی ئەمن ئەوەی کورت کەمەوە هەتا ئێرە بیهینم ئەوەش هەتا ئێرە بینم. x یان دەبی گچکەتر بی لە 0 فاریزە 6 یان دەبی گەورەتر بی لە 3 چونکە یەک لە مەرجەکان دەبی هەبی نەک هەردووچی بەیەکەوە. بێمە لای پرسیاری 24. پرسیاری 24 5 منداڵ لەگەڵ 3 گەورە بۆ باخچەی ئاژەڵان چوون. 80,000 دیناریان پێبوو. لاسەنگەیەک بنووسە هەژمارکردنی بەرزترین ڕادەی بۆ نرخی بلیتی منداڵێک ئەگەر بزانی بلیتی گەورە بە 14,000 دینارە. بەرزترین ڕادا چەندە؟ 5 منداڵ ئەمن نووسیتم 5 PTM و 3 گەورە 3 جاران پیتی گچکەتر بی یان یەکسان بی بە 80,000 دینار. تەنیا نووسیتم 80 بەڵام دەتوانم بنووسم 1000. ئێستا زانیمان کە بلیتی گەوران بە 14,000 کەواتە لە جیاتی پیتی دەنووسم 14 پیتی وەکو خۆی دەهێڵەوە. 3 جاران 14 3 جاران 4 12 3 جاران 1 3 یەکیش 4 دەکات 42. لە هەردوو لای لاسەنگەکە کەم 42 دادەنێم هەتا ببیتە 0. کە 42 دانە ئێرە دەبیتە 0 تەنیا 5 ئێم دەمینێتەوە لە لای چەپ لە لای ڕاستیش 82 42 لێ بڕوا 2 لێ بڕوا 8 و 7 4 لێ بڕوا یەکسان ئەبا 3 دەبیتە 38. پاشان هەردوو لای لاسەنگەکە دابەشی 5 دەکەم لێرە 38 دابەشی 5 دەکەم تەنیا بە تەنیا دەمینێتەوە لە لای چەپ لە لای ڕاستیش 38 دابەش 5. ئەگەر دابەشی کەم 38 دابەش 5 دەبلیتی منداڵان گەورەترین شت دەبی 7 فاریزە 6,000 دینار بی واتە 7,600 دینار نابی لەوی زیاتر بی دەبی کەمتر بی بەڵام گەورەترین شت گرانترین دەبی 7 فاریزە 6 لە تەنشتی بنووسم 1000 دینار بی 1000 دینار. ئێستا هەر یەک لەم سیستەمانە بە لە جیاتی دانان شیکار بکە و پاسادانی شیکارەکانیشیان بکە. هاوکێشەی یەکەم 2x کەم 3y یەکسانە بە 1. هاوکێشەی دووەم y یەکسانە بە x کەم 2 چونکە لە جیاتی دانانە واتە ئەمن لە جیاتی y ئەو هەموو ئەو هەردوو ڕادەیە دەنووسم لێرە. کاتە هاوکێشەی یەکەم وەردەگرم
دوو ئێکسەکەی وەکو خۆی دەنووسمەوە، کەمەکەی وەکو خۆی دەنووسمەوە، سێیەکە وەکو خۆی دەنووسمەوە. لێرە دەبی زۆر ئاگام لێبی دوو ڕادەم هەیە باشتر وایە کەوانەی دانێم، کە ئەگەر کەوانەی دانەنێم هەڵەی دەکەم، چونکە ئەو سێە جارانی هەردوو ڕادەکەیە، نەک تەنیا جارانی ئێکس. ئەگەر کەوانەی دانەنێم هەڵەیە. پاشان لێرە یەکە دیسان دەنووسمەوە یەک. ئەوجە ئێستا ئیش لەسەر ئەو هاوکێشەیەی دەکەم. هاوکێشەکە زۆر باشە، نەزانراوەکە یان گۆڕاوەکە ئێکسە، دەتوانم شیکاریکەم. ئەو دوو ئێکسەی وەکو خۆی دەنووسمەوە، کەمەکە وەکو خۆی. ئێستا ئەو کەوانەی دەکەمەوە، سێ جاران ئێکس کەم سێ ئێکس و کەم جاران کەم دەبیتە کۆ، سێ جاران دووش دەکاتە شەش، یەکەکەش وەکو خۆی دەنووسرێتەوە. ئێستا ئەو ڕادانەی پێک دەچن چاچیان دەکەم. دوو ئێکس کەم سێ ئێکس یەکسانە بە کەم یەک ئێکس، بەڵام پێویست ناکە بنووسم یەک، دەنووسم کەم ئێکس. کۆ شەش وەکو خۆی دێتە خوارێ و یەک وەکو خۆی دێتە خوارێ. ئێستا لە هەردوو لای هاوکێشەکەی کەم شەشی دادەنێم هەتا ئەو شەشا ببیتە سەفەر. کەم ئێکس بە تەنیا ماوە، لێرەش یەک کەم شەش یەکسانە بە کەم پێنج. ئەوجە ئێستا بە کەیفی خۆم دەتوانم هەردوو لای هاوکێشەکەی دابەشی کەم یەک بکەم یان جارانی کەم یەک بکەم هەتا ببیتە کۆ. بەڵام دەتوانم یەکسەر ئەوها هەردووچیان بکەمە کۆ، کاتە یەکسەر دەبیتە ئێکس یەکسانە بە پێنج. کە زانیم ئێکس یەکسانە بە پێنج، دەگەڕێمەوە لای ئەو هاوکێشەی دووەم و لە جیاتی ئێکس دەنووسم پێنج، بزانم ئی یان وای دەکاتە چەند. بێگومان پێنج کەم دوو یەکسانە بە سێ، کاتە وای دەکاتە سێ. لە کاتی دانانی ئێکس بە پێنج لە هاوکێشەی دووە. ئێستا زانیم ئێکس پێنجە، وای سێە، بچم ساغی بکەمەوە بزانم ڕاستەیان نە. ئەو هاوکێشەی وەردەگرم دەینووسمەوە بزانم ڕاستم کردیا یان نا. هاوکێشەی یەکەم دەنووسمەوە، لای چەپی هاوکێشەکەی وەردەگرم، لە جیاتی ئێکس دەنووسم پێنج، لە جیاتی وای دەنووسم سێ، بزانم دەکاتە یەک یان ناکە. دوو جاران پێنج کەم سێ جاران سێ. دوو جاران پێنج دەکات دا و سێ جاران سێ دەکات نۆ و دا کەم نۆ یەکسانە بە یەک. ئەوجە دەنووسم لای چەپ یەکسانە بە لای ڕاست، کە ئەویش یەکە، کەواتە ساغم کردەوە کە شیکارەکان ڕاستن. پرسیارەکەی پاشی ئەو هاوکێشەی یەکەم ئێکس کۆ وای یەکسانە بە سێ، هاوکێشەی دووەم دوو ئێکس کۆ سێ وای یەکسانە بە سێ. لە جیاتی دانان هاوکێشەی یەکەم وەردەگرم و بە کەیفی خۆم دەمەوێت ئێکس بەتەنێ لێرە بمێنێتەوە یان وای بەتەنێ بمێنێتەوە، هیچ کێشە نییە. ئەمن ئێکسم بەتەنێ هێشتەوە لێرە، وایەکەم گۆڕی بردمە لایەکەی دیکە. لە کاتی گواستنەوەی ئەو وایە چونکە پۆزیتیڤەوە کۆیە دەبیتە کەم، کاتە ئەو های لێ هات هاوکێشەی یەکەم. ئەوجە ئێستا لە جیاتی دانان لە هاوکێشەی دووەم چ دەنووسم؟ لە جیاتی ئێکسی دەنووسم سێ کەم وای، بەڵام دەبی کەوانەم هەبی دەناتێک دەچی، کاتە دوو وەکو خۆی دەنووسرێتەوە. لە جیاتی ئێکس دەنووسم سێ کەم وای، سێ وای وەکو خۆی دەنووسرێتەوە، یەکسانە بە سێ یەکسانە بە سێ. ئێستا شیکاری دەکەین بەکردنەوەی کەوانەکە. دوو جاران سێ یەکسانە بە شەش و کەم دوو وای، کۆ سێ وای دەنووسرێتەوە یەکسانە بە سێ. ئێستا کەم دوو وای کۆ سێ وای، شەشەکار وەکو خۆی دێتە خوارێ جارێ، کەم دوو وای کۆ سێ وای یەکسانە بە کۆ یەک وای، بەڵام پێویست ناکا بنووسم یەک. ئەوجە لە هەردوو لای ئەو شەشەم هەیە لای دەبم، کەم شەشی دادەنێم،
کەواتە وای یەکسانە بە کەم سێ. ئێستا وای کەم سێیە، ئەگەر وای کەم سێ بوو بزانم ئێکسەکە چەندە. کەواتە هەر لێرە دەنووسم ئێکس یەکسانە بە سێ کەم وای هەر بەخۆی کەم سێیە، دەبی ئەمن ئەوها داینێم دەناتێک دەچی. ئێکس یەکسانە بە سێ کەم جاران کەم یەکسانە بە کۆ، کەواتە ئێکس یەکسانە بە 6. ئێکسەکە 6ە، وای یەکسانە بە کەم سێ. ئەگەر بمانەوێ ساغی بکەینەوە دەچین لێرە هەردوو ژمارەکاندا دەنێین، دەبی بکاتە سێ وەکو لای ڕاست. بەڵام ئەمن ئەو ئیشەی دەهێڵمەوە بۆ خوێندکاران. بێمە لای پرسیاری 27. کۆی دوو ژمارە دەکاتە 7، واتە دوو ژمارەم هەیە کە کۆیان دەکەمەوە دەبیتە 7. 4 ئەوەندەی یەکەمیان یەکی زیاترە لە 5 ئەوەندەی دووەمیان. ئەم دوو ژمارەیە دیاری بکە بە ڕێگەی نووسینی سیستمی هاوکێشەکان و شیکاری بکە. لێرە کە دەگەمە ئەو خاڵەی ڕادەوەستم کۆی دوو ژمارە واتە ژمارەکان دەنووسم یەکەچیان ئێکسە یەکەچیان وایە، دەنووسم ئێکس کۆ وای یەکسانە بە 7. لێرە ئەوها ئێکس کۆ وای یەکسانە بە 7. هاوکێشەی دووەم کو بنووسم 4 ئەوەندەی یەکەمیان واتە 4 ئێکس، ئەگەر 5 ئەوەندەی دووەمیان لێ بڕوە دەکا یەک، کەواتە ئەو 4 ئێکسە دەتوانم ئەوها بنووسم. ئەگەر یەکیشی لێ کەم ئەو جە دەکا 5 ئەوەندەی دووەمیان. بێگومان ئەمن سربەستم ناوی ئەوە یەکەمیان بیان ئەوە دووەمیان، ئەوە هیچ کێشە نییە. دەتوانم وایەکە یەکەم بی ئەویدی دووەم بی، ئەوە هیچ کێشان نییە. ئەمن بە لە جیاتی دانان شیکار ناکەم، بە کۆکردنەوە شیکار دەکەم. ئەو دوو هاوکێشانە کۆ دەکەمەوە. دەمەوێت ئێکسەکەی لابم، کاتە هاوکێشەی یەکەم لێک دەدەم لەگەڵ کەم 4. لە کاتی لێکدان دەبیتە کەم 4 ئێکس کەم 4 وای یەکسانە بە کەم 28. هاوکێشەی دووەم هەروەکو خۆی دەنووسرێتەوە لە ژێرەوە کۆ 4 ئێکس کەم 5 وای یەکسانە بە 1. ئەوجە ئێستا هەردوو هاوکێشەکان کۆ دەکەمەوە، ئێکسەکان دەڕۆن، کەم 4 وای لەگەڵ کەم 5 وای کەم 9 وای یەکسانە بە بزانم لە لایەکەی دیچم هەبوو 28 کەم 28 کۆ 1 یەکسانە بە کەم 27. ئەوجە ئێستا هەردوو لای هاوکێشەکەی دابەشی کەم 9 دەکەم. وای بە تەنیا دەمینێتەوە یەکسانە بە 27 دابەش 9 یەکسانە بە 3. زانیم کە وای دەکاتە 3. یەکێک لە ژمارەکان 3ە، چونکە کۆکردنەوەکەیان دەکا 7 یەکسەر دەزانم ژمارەکەی دی دەکاتە 4، چونکە ئێکس کۆ وای یەکسانە بە 7. کەواتە لێرە ئەوها ئێکس کۆ وای یەکسانە بە 7. وای بووە 3 و هەردوو ژمارەکان دەینم، چونکە دەزانم کۆکردنەوەکەی سەرجەمیان دەکا 7، کەواتە یەکەچیان دەکات 4 یەکەچیان دەکاتە 3. بێمە لای هەر سیستەمێک لەوانە بەلابردن شیکار بکە و پاسادانی شیکارەکەش بکە. پرسیاری 28. ئێکس کۆ وای یەکسانە بە 1 ئێکس کەم 2 وای یەکسانە بە کەم 8. چونکە نووسرا بوو بەلابردن واتە بە کۆکردنەوە، ئەمن هەتا کۆیان بکەمەوە بەلابردن یەک لە هاوکێشەکان دەینم بۆ وێنە هاوکێشەی یەکەم، ئەو هاوکێشە لێکی دەدەم لەگەڵ کەم 1، تەنیا لەگەڵ کەم 1 لێکی دەدەم.
کە لێشێم لەگەڵ کەم یەک هاوکێشەکە دەبیتە کەم x کەم y کەم یەک. ئەو جە بکۆی دەکەمەوە لەگەڵ هاوکێشەی دووەم ئێکسەکان لەگەڵ یەک دەڕۆن کەم y کەم یەک y کەم دوو y دەبیتە کەم سێ y. پاشان هەردوو لای هاوکێشەکە دەبی دابەشی کەم سێی بکەم. کە دابەشی کەم سێی دەکەم y یەکسان دەبی بە سێ. ئەو جە دەچمە لای یەک لە هاوکێشەکان بۆ وێنە یەکەم لە جیاتی y دەنووسم سێ بزانم ئێکسەکە چەندە. x کۆ سێ یەکسانە بە یەک کەواتە سێەکە کۆی دەکەمەوە لێرە لە هەردوو لای کەم سێی دادەنێم سێیەکان دەڕۆن x بە تەنیا دەمینێتەوە یەکسانە بە کەم دوو. x بووە کەم دوو y دەکاتە سێ. لە جیاتی ئێکسی دەنووسم کەم دوو و کەم دوو جاران وایەکە چەند بوو وایەکە سێ بوو بزانم دەکاتە هەشتیان نا. کەم دوو کەم دوو جاران سێ دەکات شەش. کەم دوو و کەم شەش بێگومان دەکاتە کەم هەشت. لە لای ڕاستیش کەم هەشت هەیە کاتە هاوکێشەکە هاوسەنگە کاتە ڕاستە. پرسیاری 29 5x کۆ 2y یەکسانە بە 24 2x کەم 12 یەکسانە بە 4y. لێرە دیسان ئەگەرە من بمەوێ کۆیان بکەمەوە بەلابردن دەبی یەکێک یان هەردوو هەندێک جار هەردوو هاوکێشەکان چاک بکەم. ئەمە لێرە چم کردیا هاوکێشە یەکەمم وەکو خۆی نووسیتەوە هاوکێشەی دووەم ئەو 4yم هینایتە ئەو لایە هەتا بکەویتە نێزیک ئەو دوو وایە کاتە جێگۆڕیم کردیا بەو دوو ژمارانە. لە کاتی گۆڕین بۆ لایەکەی دی هێمایەکەش دەگۆڕێ لە کەم دەبیتە کۆ لێرش لە کۆ دەبیتە کەم لێرە. ئەو جە ئێستا وایەکە بڕوا یان x ئاسانترە وای بڕوا لەبەر هەندێ ئەو هاوکێشەی لێک دەدەم لەگەڵ دوو. لە کاتی لێکدانی لەگەڵ دوو دەبیتە 10x کۆ 4y یەکسانە بە 48. هاوکێشەکەی دیکە دیسان دەنووسرێتەوە وەکو خۆی. ئەو جە ئێستا لابردن کۆ 4 کەم 4 دەبیتە 0 لێرەش 10 کۆ 2 یەکسانە بە 12 48 کۆ 12 یەکسانە بە 60. ئەو جە هەردوو لای دابەشی 12 دەکەم x یەکسانە بە 5 کە ئێکسەکەم زانێ ئێستا بزانم وایەکە چەندە. لە جیاتی ئێکسی دەنووسم 5 لێرە 5 جاران 5 کۆ 2y یەکسانە بە 24 25 لەگەڵ 2y یەکسانە بە 24 لە هەردوو لای 25 کەم دەکەمەوە هەتا 2y بە تەنیا بمێنێ و لێرەش دەبیتە کەم یەک. ئەوجا هەردوو لا دابەشی 2 و y یەکسانە بە کەم نیو y یەکسانە بە کەم بمەوێ ساغێکەمەوە بێگومان دەبی ئەمن یەک لە هاوکێشەکان بینم باشتر وایە ئەو هاوکێشەیە بینم و لێرە لە جیاتی x y بزانە چم بەدەست هات ئێکسەکە 5 بوو وایەکە کەم نیو بوو بزانم دەکاتە 12 یان ناکاتە 12. ئەگەر بینوسمەوە لێرە هەروە بە خێرایی 2 جاران 5 کەم 2 جاران 5 کەم 4 جاران کەم نیو بزانم دەکات 12 یان نا. 2 جاران 5 دەکات 10 کەم و کەم دەبیتە کۆ 4 جاران نیو دەکات 2 کاتە 10 و 2 دەکات 12 کاتە ڕاستە. بچمە لای پرسیاری ژمارە سی.
ئەو پرسیارە ئەو دوو هاوکێشەیە. ئەمن هاوکێشە یەکەم دەینم لێچی دەم لەگەڵ کەم 6 هەتا ببیتە کۆ 6 بڕوا لەگەڵ کەم 6 لە کاتی لێکدان لەگەڵ کەم 6 جاران 1/3 دەبیتە کەم 2x. کۆ 6y یەکسانە بە کەم 24. هاوکێشەی دووەم ئەوە وەکو خۆی دەنووسمەوە لەو خوارەوەی کۆ 2x کەم 6y یەکسانە بە 12. ئێستا کۆیان دەکەمەوە ئەو دوو هاوکێشەی لە کاتی کۆکردنەوە کۆ 6 کەم 6 لەگەڵ یەک دەڕۆن، کۆ 2x کەم 2x لەگەڵ یەک دەڕۆن، لێرە دەمینێتەوە 0 لەلایەکەدی کەم 24 کۆ 12 دەبیتە کەم 12 چونکە 0 ناکاتە کەم 12 کاتە ئەو هاوکێشە شیکاری نییە. ئەو هاوکێشانە هەردووچی ئەو دوو هاوکێشە شیکاریان نییە، واتە هیچ خاڵەکی هاوبەش نییە لە مابەینی ئەو دوو هاوکێشە یان ئەو دوو هێڵە، چونکە هاوکێشە لێرە واتە هێڵ لەسەر ئەوها هێڵمان هەیە، بەڵام هێڵەکان یەکتری نابڕن. ئەو دوو هێڵە یان ئەوهایە یان بۆ وێنە ئەوهایە یەکتی نابڕن تەریبن، کاتە شیکار نییە. بچمە لای پرسیاری 31. پرسیاری 31 4x کۆ 3y یەکسانە بە 0y کەم x یەکسانە بە کەم 7. ئەمە لێرە چلا ببەم دەتوانم پێشەموو شتێک جێی ئاڵوگۆڕ دەکەم لە مابەینی x و y لە هاوکێشەی ژمارە 2 لێرە لای ڕاست هەروەکو خۆی کەم 7 کێشە نییە، لای چەپ ئێکسەکە لێرە دەنووسرێ کەم x وایەکەش کۆ y لێرە دەنووسم هەتا لەژێر ئەو ئاسانبی لەژێر وای دەتوانم ئەوەی بسڕمەوە هەتا زۆر ئاڵۆز نەبی، تەنیا جێیەکانم گۆڕی ئاڵ و گۆڕ. ئێستا ئەگەر بمەوێ ئێکسەکان لابم پێویستە ئەمن ئەو هاوکێشەی بینم و لێچی دەم لەگەڵ 4 کاتە ئەوها لێچی دەم لەگەڵ 4 لە کاتی لێکدان چی لێدە دەبیتە کەم 4x و کۆ 4y یەکسانە بە کەم 28. ئەوجا ئێستا ئەو دوو هاوکێشانە کۆ بکەمەوە، ئێکسەکە دەڕوا ئەو ئێکسە لەگەڵ ئەو ئێکسەی 3y لەگەڵ 4y دەبیتە 7y لێرە دەنووسم 7y یەکسانە بە کەم 28 چونکە ئەمن 28 کەم 28م هەیە لەگەڵ 0 کاتەکەم 28. ئەوجا هەردوو لای هاوکێشەکەی دابەشی 7 دەکەم وای یەکسانە بە کەم 4. ئێستا وایەکەم زانی دەگەڕێمەوە لای یەک لە هاوکێشەکان هەتا ئێکسەکەش بزانم. ئەمن هاوکێشە یەکەم وەرگرتیە 4x کۆ 3y یەکسانە بە 0 لە جیاتی y دەنووسم کەم 4 لێرە بزانم x دەکات چەند. 4x یەکسانە بە لێرە 12 دوو هەنگاو ڕۆیشتیم 3 جاران 4 دەکە کەم 12 لێرە کە دەچیتە لای ڕاست دەبیتە 12 دابەشی 4 دەکەم ئێرە و ئێرە x یەکسانە بە 3 x یەکسانە بە 3 ئەگەر بمەوێ بگەڕێمەوە لە جیاتی x دەنووسم 3 لە جیاتی y دەنووسم کەم 4 بزانم هاوسەنگە هاوکێشەکەم یان نا. ئێستا پرسیاری 32
نرخی 3 تێنووس و 4 پەرتووک دەکاتە 7,250 دینار و نرخی 5 تێنووس و 2 پەرتووک دەکاتە 6,600 دینار. هەژمێری نرخی هەریەکە لە تێنووس و پەرتووک بکە لە ڕێگای نووسینی سیستەمی هاوکێشەکان و شیکارەکەی. 3 تێنووس و 4 پەرتووک و 5 تێنووس و 2 پەرتووک. ئەوە دوو سیستەمان نووسی. ئێستا ئەو دوو هاوکێشەی دەبی شیکارکەم هەتا ئەمن لە جیاتی پەرتووک نووسیتم پ لە جیاتی XY و لە جیاتی تێنووس نووسیتم ت هیچ کێشە نیە ئەگەر بنووسی X یان بنووسی هەر پیتەچی دیکە. ئەمن دەمەوێ ئەو پئەی لابم پی کەواتە دەینم ئەو هاوکێشەی دەینم لێکی دەم لەگەڵ کەم 2 لێکدان لەگەڵ کەم 2 هەتا ببیتە کەم 4. لە کاتی لێکدان لەگەڵ کەم 2 دەبیتە کەم 10 تی و کەم 4 پی و کەم 6,600 لێکدەم لەگەڵ 2 بووە 13,200. ئەوجا ئێستا لەگەڵ ئەو هاوکێشەی کۆیان بکەمەوە. کە کۆیان دەکەمەوە 3 کەم 10 یەکسانە بە کەم 7 و 7,000 کەم 13,000 بووە کەم 5,950. چونکە ئەو 13,200 7,250 لێکەم بکەینەوە. 0 کەم 0 هەر 0 10 کەم 5 و لێرە ماوە 1 11 کەم 2 9 لێرە ماوە 2 12 کەم 7 یەکسانە بە 5. ئەوجا هەردوو لای هاوکێشەکە دابەشی کەم 7 بکەم دەبیتە نرخی تێنووس یەکسان دەبی بە 850 دینار. تەنیشتی بنووسم کە ئەوم بزانم نرخی پێنووسەکە چەندە دەگەڕێمەوە لە جیاتی تێنووس دەنووسم 850 بزانم پێنووسەکە بە چەندە. هاوکێشەکە شیکار دەکەم دەبینم نرخی پێنووسەکە تۆزە گرانترە 1,175 دینار. نرخی پێنووس و نرخی تێنووس. هەژمێری بەهای هەریەک لەم بڕانە بکە. پرسیاری 33. لێرە پرسیارەکەم نووسیتەوە چونکە لێرە کەوانەم هەیە تواندووە کەواتە 1 3 توانی 2 دەکەم یەکسانە بە 9 81 چونکە ڕەگیش تواندوو کەواتە هەر ئەو ژمارە بە تەنیا دەمێنێتەوە لە 9 جاران 81 کەم 31. ئەوجا 9 جاران 81 1 جاران 9 و 9 جاران 8 72 کەم 31 پاشان 729 بزانە 31 لێ بڕوە یەکسانە بە چەند لێرە دەنووسم. پرسیاری 34. ئەگەر تەمەشای ناوکەوانەکەی کەم جارێ ئەو کەوانە گەورەی لێگەڕێم هەروەکو خۆیبی ئەو کەوانە گچکانە چاکە. 9 لەژێر ڕەگ و توانی 3. ئەگەر یەکەم جار ئەو 9 لەژێر ڕەگ بینمە دەرێ 9 کە دەکاتە 3 کاتە لێرە دەتوانم بنووسم 3 لەژێر ڕەگ هاتە دەرێ. ئەوجا 3 توان 3 یەکسانە بە 27 کاتە لێرە دەنووسم 1 لە 5 ئەوجا لێرە 27. ئەوە تەواو بووم لە ڕادە یەکەم. دووەم 64 لەژێر ڕەگ و تواندوو کەواتە تەنیا دەکاتە 64 کاتە لێرە دەنووسم کۆ 64. ڕادەکەی دیکە تەنیا 2 دەنووسم کۆ 2. ئێستا ناوکەوانەکەی چا دەکەم 27 کۆ دەکەمەوە لەگەڵ 64 لەگەڵ 2 4 6
6 و 7 13 دەنووسم 3 لێرە پاشان 6 کۆد و 8 لەگەڵ یەکیش 9. ئێستا 1 دابەش 5 جاران 93 لێکی بدەم لەگەڵ 93 هەروەک ئەوی وایە 93 دابەش 5 93 دابەش 5 دەکات چەند؟ 9 دابەش 5 1 43 40 دابەش 5 8 و 3 دەمێنێتەوە 30 دابەش 5 6 کاتە هەمووی دەکا 18 فاریزە 6.